ئەوە بڕیارێکە مەکتەبی سیاسی و کارجەر داوێنە ئێمە ژەوەی کە پێمان پێکەین جا من جارێکتر لێرەوە بە ناوی هەموو فەرماندەی هێزەکانی هەفتە یەکە بە یەکانە تاتوان بە ناوی مەڵبەندی شۆ هەر قسە بکەم سوپاسی کە عەبدوڵڵاکانی بەردیەکەین هیوادارین لەو ئیشەی تازەی پێویست پێراوە چۆن لە مەڵبەندی پێشمەرگە لەوە سەرکەوتوو بۆ سەرکەوتنی خۆی بێنێ کەسێکی ژێتی ئێرە هیوادارین ئەو ئەگەر کلێنێک ئەگە شتێک بە کەعەبدوڵڵا پڕ نەکرابێتەوە ساڵەسوڵ خۆی هیمەتی بۆ بکە. ئەمڕۆ لە چوارچێوەی بڕیارەکانی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی کۆمەڵە گۆڕانکاریمان ئەنجامدا لە ناو مەکتەبی ڕێخستن و لە ناو مەکتەبی شەیدان و تێکۆشەران سەرەتا لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناو مەکتەبی ڕێخستن و گۆڕانکاریەکانی مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ ئاڵوگۆڕی پۆسی لێپسراوی مەڵبەند لە مەڵبەندی دا ئەنجامدرا. مەڵبەندی دا پێشتر هەواڵ کاک عەبدوڵڵاکانی بەردی سەرپەرشتیان لێپسراوی مەڵبەندی پێشمەرگە بوو. ئەمڕۆ هەواڵ کاک وەستا ڕەسوڵ لە مەڵبەندی پێشمەرگە دەست بەکار بوو. لە ڕاستیا پرۆسەی خۆڕێخستنەوەی ناوەنێم نەک تەنها گۆڕانکاریەم پرۆسەی ڕێخستنەوەیە بەردەوامە بێت لە ئاسی جیاواز هێشتا مەڵبەندی ترمان ماوە کە گۆڕانکاریان تیا ئەنجام بدرێ و لە دوای ئەم پرۆسەیە دەسەکەین بە گۆڕانکاری لە ناو خودی مەڵبەندەکان لە ڕێخستنەوەی بەشەکانی ناو مەڵبەندەکان ڕێخستنەوەی کۆمیتەکان بە پێی ئەو بەرنامەیە کە مەکتەبی ڕێخستن بە ڕاوێژ لەگەڵ هەواڵانی کارگەر و لەگەڵ هەواڵانی تری مەکتەبی سیاسی دایڕشتووە. بەرنامەکانی ئێمە لە ناو مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە زۆرتر گرنگیدانە بەلایەنی فکری بەلایەنی هۆشیاری هێزی پێشمەرگەی کوردستان و کار لەسەر پێگەیاندنی کاردیری دەکەین پاکار لەسەر پێگەیاندنی فکر و هزری یەکێتیەکەن لەسەر ڕێبازەکەی جەنابی مام جەلال و ئێمە وەکو مەڵبەند پشتیوانی تەواوی ئەو هەنگاوی جەنابی کاک باوەڵەکەین کە بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ناوێتی و ئێمەش دەبینە بەشێک لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە لە هەمان کاتا کاری جدی لەسەر کردنەوەی خولی هۆشیاریەکەین بۆ فەرماندە و پێشمەرگەکانی هێزی پێشمەرگەی کوردستان. من کە هاتم لێرە لەگەر ئەو هەواڵانەی کە لێرەن هەوڵ دەین کە خزمەت بە تێکۆشەرانی گەلەکەمان بکەین. تێکۆشەران لە پێشمەرگە دێرینەکان لە کەمەندامانی سەنگەر لە زیندانی سیاسی لە ڕێخستنە دێرینەکان هەموو ئەو هەواڵانە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە. لێرە دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان پاداشتیان بکاتەوە. ئێمە ناتوانین پاداشتی خوێنی شەهیدان بکەینەوە چونکە هەر شتێک بۆ ماڵە شەهیدن بۆ کە سوکاری شەهید بکرێت پاداش ناکرێنەوە چونکە ئەوان ڕوحی خۆیان بەخشیوەتە کوردستان. بەڵام بۆ ماڵە تێکۆشەرەکانمان ئەتوانین لەپای ئەو خەبات و تێکۆشانەی کردویانە لە ساڵی 75 یان لە ساڵی 76ەوە کە هێزی پێشمەرگە دروست بووە تا ئێستا ئێمە بتوانین چۆن بتوانین خزمەتێکیان بکەین لە ڕووی تەندروستیەوە ئاگاداریان بین لە ڕووی پێداویستیەکانیانەوە. ئەمە ئەرشی مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانە